بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی جێپەنجە لەگەڵ جەلالی ساماغا بەیەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسین ئایا نەبوونی عەقڵیەتی ئیداری لە باشووری کوردستان تا چەند ئەبێتە نمونەیەک لە مێژوودا کە لە ئایندەدا کورد عەقڵیەتی دەوڵەتداری نەبێت. نهێنیەکانی چارەسەر نەکردنی گەندەڵی لە باشووری کوردستان لە ڕووی ئیداریەوە لەکوێدایە؟ بۆچی گەندەڵکاران بنبڕ ناکرێن یاخود گەندەڵیەکەیان کۆتایی پێنایەت یاخود لێپرسینەوەیان لە بەرامبەردا ناکرێت؟ حەو ئیستیقالەی جەلالی عومەری ساماغا ئەنجامەکەی بەچی گەیشت؟ ئایا نهێنیەکانی کۆتایی نەهێنان یاخود نەبوونی ئیرادەیەک لە باشووری کوردستان بۆ ئەوەی چاکسازی بکرێت لەکوێدایە؟ هەوڵ دەدەین لە بەشی سێمی بەرنامە دیسانەوە لەگەڵ جەلالی ساماغا گفتوگۆ بکەین لەسەر ئەم تەوەر و بابەتانە. کاک جەلال خۆشحاڵم لە بەشی سێمی بەرنامەکەش بتوانین گفتوگۆیەک بکەین. ئێمە لە بەشی دووەمی بەرنامەکە لەوا کۆتاییمان پێێنا باسی بەرپرسانی کورد و چارەسەر نەکردنی گەندەڵیمان کرد لە باشووری کوردستان بە تایبەتی لە ڕووی ئیداریەوە. نهێنی چارەسەر نەبوون یاخود بنەبەر نەکردنی گەندەڵی لە ڕووی ئیداریەوە لە ناو دەسەڵات و حکوومەتدا لە حکوومەتی هەرێمی کوردستان لەکوێدایە؟ وەڵا کاک ئارام بەنسبەت بنەوە خۆ باسە کرد کە حەو ئیستیقالەم لەسەر ئەوە کردەوە کە ئەو راپۆرتانەی ئێمە کە دەستنیشانی گەندەڵی ئەکردوە لەو هەمووی هەر لەسەر گەندەڵی نەبووە 2720 راپۆرت، بەڵام قسمێکیشی لەسەر گەندەڵی بۆ 86 کەسماندا بە دادگا. نە دادگا هیچی کرد نە ئیدارەش هیچی کرد. چەند ئیستیقالەیەکم داوە بە خودی مام جەلال وەکە دیویشمە بۆم باس کردووە تێگەی کە لەسەر چی ئیستیقالەکەم و بە نووسینی ژامەوە لاشماگەر دنیاە بتانەوێ وا بزانم لە کتێبەکەمان هەبێ وا بزانم ئەگەر نەژبوو توانم ئیستیقالەکانە بەمێ، بەڵام جێگای داخە بە هیچ جۆرێک بەلایە نەچوون چونکە گەندەڵی هین بوو، گەندەڵی مسەیتر بوو بەسەر چاکسازیە و چاکسازیشیان ناکرد بەڕاستی. هەی چێ بوو گەندەڵەکان؟ من و تۆ بووین، حەماڵێک بوو، فەراشێک بوو، پیاوە گەورەکان گەندەڵیان کردووە، دزیان کردووە، پارەی ئەمیلەتیان خواردووە، لەبەرەوە ناکرا. باش بۆچی تۆ زۆربەی داواکاریەکانی بۆ مام جەلالەوە لە سنووری زۆنی سەوزایە لە کاتێکە ئەمە تان و پۆ حکومڕانی لە باشووری کوردستان گرتووەتەوە؟ یەکەم مام جەلال فترێک سەرۆکی هەرێم بوو، گەر بزانیت دیوانی ڕقابەی مالی ڕەبت بوو بە پەرلەمانەوە و ڕەبت بوو بە خودی سەرۆکی هەرێمەوە تێگەی. لەبەرەوە ئێمە وەکۆڵە راپۆرتەکەمان بە جەنابی مام جەلال. بەڵام هەستەکەم یعنی جۆرێک لە ئۆچۆنەڵی جوگرافیای ڕەخنەکان هەر لە سنووری زۆنی سەوزایە لە بەرپرسانی ئیداری ئەم ناوچەیە. وایە ڕازەکەی بۆ چونکە ئیدارەکە بەو نوعەیەکی نەگرتووە کە من و تۆ تەمان نامانە کرد. ئیدارەی منطقەی پارتی خۆیان هینیان هەبوو، ناوی چییە؟ خۆیان دیوانی ڕقابەی مالیان هەبوو، لەبەرەوە ئێمە علاقەمان بەوێەوە نەبوو و ئەوانیش علاقەیان بێرەوە نەبوو. ئەوان هەرچەندە بۆ معلوماتێک گەندەڵی لای ئەوان دا ئەوەی گەندەڵیەک کە لای ئێمە عەلەقە لای ئێمە لێپرسینەوەیەک تا حدێکی معەن هەبوو، ئیسرارێک، هیچ حسابێک بۆ ئەوانەی کە لەسەریان ئەنووسین و نفوزیان هەیە هیچ حسابێکمان بۆ نەکرد بوون تێگەی. لەبەرەوە هی ئێرە دیوانی ڕقابەی مالی ئێرە بۆ منطقەی هین بوو، بۆ منطقەی بەڵێن سەوز بووە کۆڵێن، ئەو لاش دیوانی ڕقابەی خۆیان هەبوو. بۆچی ئەوەی ئەوان هێندەی تۆ ڕەخنەی نەبوو، قسەی نەبوو، دەنگی بەرز نەکرەوە، ئیستیقالەی نەکرد؟ ئەوە بێت لە خۆیان پرسی، ئەوە بێت لە خۆیان پرسی بۆ یعنی جێگای داخە، هەرەوە هەڵم جێگای داخە کە ئێمە زۆر شتمانە کرد ئەوان نانەکرد. ممکنە لە بینینی لاوەچیشە پیانت بەمان خۆزگەمان بەخۆ خۆزگە
دیوانەکەی مەژک و دیوانی سلەیمانی وایە. ڕاستە. پێ دوایە ئەوە پەیوەندی بە مۆدێل و جۆری حکومڕانیەکەشەوە هەیە لە منتیقەکە، یاعیمە بەسم لە نێوان زەرد و زۆنی سەوزە گۆڕان کارێکە یا کاریگەری ئەوە هەبووە بەسەر کرانەوە و ئەو کەسێک کە بەرپرسی ڕقابەی مالی بووە، یا ئەوە پەیوەندی بە شەخصەکەەوەی وەکو جەنابەت؟ وەڵڵاهی ئەزانیی شەخص لە هەموو کاتێکە دەورە بینێ، ممکنە ئەوەی کە من زۆر لام گرنگەدا ئەو زۆر گرنگ نەبێ. یەک دوو جارێک یەک جار ڕەمبە نەمەوێ ناوبەرم بە من یانگوتیان تۆ لە فڵان وەزیرە نووسیوە، ئەم وەزیرە مام جەلال خۆشی ئەوێ، تێگەیشتی؟ یعنی وەکانەوە قەزیەکە دابخە. پێم گوو ڕئیسی وزەراش بۆەوەی کە پێوتم، پێم گوتم کاک فڵان ئەگەر ئیژوا بڕوا بۆچی لەمە دووە راپۆرتەکانمان کەین بە تەحقیق هیچ ناکەین، بۆ تێنەرین ئەڵێن ئایا ئەمە خۆشەویستی مام جەلالە بەونەوە ئاحساوی بۆ بکەین یا وەکو عام. طبعاً بیشی وتایە حتا پێوتمتم لەسەری بنووسە بۆ دەنێرم، تۆ ڕئیسی وزەرای بۆ ئەنێرم بنووسە دابخرێ، دەسەڵاتی هەیە، بەڵام نەیتوانی بنووسە و نەشی کرد. ئێکردنی کرد ماڵی هەوا بێ ئێمەش حەسبە ئوسوڵ راپۆرتەکانمان کرد. راپۆرتی ئێمە لەسەر هەتا بەرز بوو بێ ئەمە بە شەدەتر لەسەرمان نووسێوانی حسابی ئەومان نەکردنەوە ئەمە وەزیری فڵانە و ئەمە خۆشەویستی فڵانە و ئەوە خزمی خۆمە و تێگەی بەعکسەوانێ ئێمە قیمەی عەدالەتیمان تیا کردووە، نە بەقین ئیشمان کردووە، نە بە تەساهول و خزمایەتی و ڕەفاقەت و ناچاوانە. بۆ معلوماتیشە یەک حاڵەتی لێ دەرچەوەی کە ئێستا بۆم باس کردی، ئەو حاڵەتەی لێ دەرچێ ڕۆژێک لە ڕۆژان بە منیان نەوتۆ ئاگایەکە لە فڵامێ لە پیسار بێ ئەزانی بۆ چونکە ئەزانی بە قسان ناکەم، تێگەی ئەم کاکەوە ئیشی خۆمانە. من سوێنم خواردووە، دەستم خسۆتە سەر قورعان کە عادل بم. بەڵێ تۆ پشتیک باسەکەیت کە لە کوردستان ئەوەی کە هەیە خەریکە قۆناغی گەندەڵی تێپەڕیەوە بۆ بە تاڵانی، مەبەستت چییە تاڵانی؟ هەڵا تاڵانی مەسەلا یەکێکێ دزێکی مەکشوبەکایە بۆ ئەم ماڵە ئیتر ئەوەی بەردەستی بکەوێ ئەیبا، بەڵام تاڵانی ئیتر ئەڵێ حساب بۆ هیچ شتێ ناکە، هەرچی بکەوێتە بەردەستی و هەرچی بۆی بلوێ و هەرچی بۆی جێبەجێ بکرێ ئەیکاوەیە تاڵانی. ئێستا وای لێ هاتووە کوردستان نەو قۆناغایە؟ وەڵڵاهی ئەوە بەرەو ڕووی میلەت دەکەمەوانە، ئەم وەکۆڵەیە مۆڵ و تەرتیباتانەی چوون بە ئاسمانە، کوڕی مەسئولە و خانوو دروست دەکات بە نیو ملیۆن و ملیۆنە دۆلار، تێگەی ئێمە تاڵان نەبێ ئەمە چیە؟ کەس نییە پێی بڵێ ئەرکاکە بۆ ئەرکاکە ئەمە هی تۆ نییە، تێگەی منم خانووە کاومە بە سەحا بە 9 ساڵ تەواوم کردووە، تێگەی هەر پارەیەک بەهاتایە دەستم جوزئێکم پێ کرد و تاکوونێ بە 9 ساڵ تەواوم کرد، تێگەی لەبەرەوە ئێستا حالێن لە فەتەی تاڵانیاژی هیچ ئەرز نەماوە بە ناوشارە بگەڕێ، ئەرز نەماوە هەمووی سیاج کراوە و تێگەی. بە بڕوای تۆ بنەبڕنەکردنی ئەمە نهێنەکەی لەکوێیە؟ بەنەبڕکردنەکەی خۆیانە، لەبەرەوە خۆیان چی بکەن؟ ئەگەر من گەندەڵ بم و دز بم چۆن نتوانم مکافحەی دزی و گەندەڵی بکەم؟ جا لەبەرەوە زۆر بێ ئەمەلم لەهین لە مەعالەجەی وەکوو پێویست. باش تۆڵی من گوێم لێ گیراوە و مام جەلال گوێی ئەگرت و لە بەشی تر باسمان کرد وترا ئەمەوێ تەواوی کەم ببوورە پرسیارەکەم لە بەشەکەی تر مام جەلال ئەیوت جەلال ساماغا حیسەی منە و پشکی منە، ئەی چی بوو تۆی گەیانە ئەوە 7 جار ئیستیقالەکەی وە لە ئەخیرا ئیستیقالەت کرد و هاتی تەماڵەوە؟ جەلال پێی نەوتم وتی ئەوەشم باس کردووە، وا بزانم لەگەڵ ئێوانە لەگەڵ کەیەنێنە. هەمجال وتی تۆ لای تۆ و دایرەکەی تۆ وەزعی تۆ یەک و یەک دووەکە،
نەکە دەتوانێت پێ بکە بە زیاد نەکە دەتوانێت پێ بکە بەکەم دووە کەوتەوە بەڵام لە سیاسەتە یەک و یەک ئەشێ بزەبت دوایگی شانزە بێ یەک و یەک ئەشێ شەز بێ چونکە سیاسەتیش جێگیر نییە لەبەرەوە وەختی خۆی تاریخ ماوەتی میلا تۆ بڵێوانی سەورەیان کردووە لە عالەما وەکو غاندی وەکو کاسترۆ وەکو نیلسن ماندێلا ئەمانەش بە عینی منطق ئیشان کردوێ یعنی بە بڕوای تۆ لێنە پێچینەوە لە گەندەڵکاران هۆکاری ئەوەیە کە ئەوەی لێ پێچینەوەکە خۆی بەشێکە لەوە بالضبط ئەی نەمگو ئەگەر من گەندەڵ بم چۆن محاسبەی گەندەڵ دەتوانم بکەم و من حقایەتێکشم هێنایەوە کورد دایمە لە مێژووە هەمیشە هەست بە نەقسێکە کاکە ئاڵێ دەوڵەتم نەبوو و دەوڵەتداریم نەکردووە نمونەی زیاد لە 30 ساڵی حکومڕانی لە باشووری کوردستان چی پێوتین بۆی کە کورد لە ئایندا ئەگەر دەوڵەتیش پێ بکرێ عەقڵیەتی بەڕێوەبردنی دەوڵەتداری و حکوومەتی نییە وەڵا کاگارم ئەزین چۆن ئەم تەجروبەی 30 ساڵە ئیسباتی کرد ئێمە تابعی نظام نین حەزر نظام ناکەین تابعی قانون بەعجێگە ها بۆلام کە ئیشەکەی بە قانون بڕۆشتایە کاکەوەی تر قانونە و هەموو ڕێزمان هەیە بۆ قانون و ئەمانە کە ئیشەکەی نەکرایە و بوو تا بە قانون ناکرێ ئەو شتە کاکەم قانونە چێمە قانونی بەحسە تێگەیشتی بابەجان قانونە تا قانونەکەی لەغان بێ و قانونی چکەیەتە جێگای علاقەی بە بەحس و غیرە بەحسەوە نییە ئاوا بوو ینی ئاوای وەرەقە و تەلەفۆن و ئەمانە شەبوو یارمەتی فلان بە و پیسار بۆ ئەمانە ئەو ئەی کرد اینجا من جۆم نایە و مۆزایکە بوو کاتێک کە کتێبەکانتە خوێنینەوە تۆ زیاد لە 1500 لاپەڕە سێ بەرگی کتێبەکەت باس لە دۆخێکە کە هەموو ژیانی تۆ لە ناو ژمارە و لە ناو داتا و لە ناو جدیاتایە یعنی بەڵێ و تالیقەم لێراوە لە ژماری سپیا مجلەی سپید ئەمە جاری دووەمە زانم بەڵێ ئەوەی نووسیوەکەوا لە ناوە هینا و ئیلا ئاخریەوەی کە جەنابداڵێ بەڵێ تۆ بە تعلیق ێزانیت ئەڵێ تۆ هەمووی هەر ئینتیقادە و دزیە و گەندەڵی ئەمانە یعنی لەوە تواوی تەوانێ هیچ قەزای ڕۆحی مۆحی ئەمانە هینی نەکردو تاسێت منەوەکو خۆم و پرسیارم لێ کردی ڕاستە لە سپی شالەوانەیە لێت کراوە گۆڤاری سپین بینیوە بەڵام وەکو خۆم و پرسیارم کرد باشە ئەمەی تۆ دەست داوەتی ئەم ڕێباز و ڕێڕەوە کە ماوەی ئەو 8 ساڵە و دوای ئەوە ئیستیقالەشت کرد ئەمەی توی ڕوبەڕووی هیچ هەڕەشە و مەترسیە کردەوە لەلایەن ئەوانەوە کە قسەت لەسەرەکردن هەندێکیان نەک هەندێکیان زۆر بەشیان بە ئاشکرا ناوتێناون لە کتێبە کاتیایەتی کاگارم ئەزین چۆن منم قسەیەکەم شاهیدەکانی بەس مامجلال بەڕەحمە و بێنەماوە ئەگنا کاک بەرهەم ماوە کاکۆسەد ماوە هیچ وەزیفەیەکیان کاومەتی قوبوڵم نەکردو عینی دەقە بە دوومانگ بە سێمانگ تاخیرم کردو جاری دووەم جاری سێم تۆیان ناردۆ ئەمریان ناردۆ زەیدان ناردۆ هینجاوتمە باشە بەس کە دیوانی چاودێریم قوبول کرد وتم من ئیتر لەم دەقەیەوانێ ساحێبی سەری خۆم نیم چونکە سەرۆکی دیوان لە زۆر وڵات ئەکوژێت لە ئەوروپا ئەکوژرێت لە بەغا تاسە چەند جارە کوژاوە تازەترین کوشتنی سەرۆکی دیوان بوو لە کەرکووک تێگەی لەبەرەوە کە نەم کرد نانهێشت هەرەوێ بیکەی هەرەوێ بیکەی ئەمانە ئەم لە ئەو لە ئەمانە تم باشەوا کردم بەڵام لەم دەقەوە من ساحێبی سەری خۆم نیم ئەزانم اینجا خاستەن خۆشم بۆ بەعجە قەزایە حەز لە شەڕی پیاوی بچووک ناکەم تێگەی فەراشێک بهێنە و بی بە کارگوزارێک مەحاون مەحاسیبێک ئەمانە کە شەڕم کرد حەز لە شەڕی پیاوی گەورەکەم بە شەرتێ لەسەر حەق بم ناک بە شەڕ هیوایەت نییە بەڵێ وتەیەکی ترت هەیە دەڵێیت هەموو سەرکردەکان بەهۆی گەندەڵیەوە کەوتون مەبەستت چییە؟
نایەتە خەیاڵم بەو نۆعام وتبێ بەڵام یەکشت ئەڵێم کە بە هەمویان وتووە وتومە ئەم ئیمبراتۆریەتانی کە ئەرز بینی بەخۆیەوە لە جەنگیز خانەوە لە هۆلاکۆ لەمانە ئەسبابی سقوتەکەیان کە دوای ئەوەی کەوتن ئەسبابی سقوتەکەیان ئەگەر 5 نقطە بوو بێ 10 نقطە بوو بێ 100 نقطە بوو بێ ئەوەیە تەفەشی الفەساد الئیداری یعنی بڵاوبوونەوەی فەسادی ئیداری لەبەرەوە بەوە کەوتون ئێمە هیچین باوکم بیکەن بە خاتری خوا ڕەحمێ بەو شەهیدانەی کە سوێنیان پێخۆن بە خوێنیان بە حاڵەتیان بە مناڵیان بە کەسیان بەکاریان بەڵام تقریبا ڕەمە شعورم کردوێ باجیان گاڵتەیان پێکردبم لە دڵی خۆیانە تێگەیشتی کەی زمانی ئەم قسانەیە زمانی ئەوەیە ئەرز وەربگری وەزیفە وەرەگرێت ئەهلی وەزیفەکە نییە تێگەی ئەیکەن بە وەزیری سەناعی نییە ئەیکەن بە وەزیری تەربیە لێ تەربیە نازانێ ئەیکەن بە وەزیری ناوی چییە بە وەزیری سەحا ئەلفوبێ سەحە نازانێ خەیناکە وەزیر صفەتێکە شەد نییە ئیختیساسی بێ بەڵام جێگرەکەی ئیختیساسیە بەڵام لای ئێمە فەراشەکەش ێرە بێ ئەو نوعابێکە وەزیر هەیەی ئیتر چۆن و جێگرە توانێت پێی بڵێ پێشیان ناخۆشە ڕێگەیان پیشان بی بۆ چونکە خۆی عالمە لە هەموو شتێکە بەڵێ ئەم بەرنامەی من ڕەهەندێکی مێژووی هەیە بە ڕێز شتەزانی وەکو حاڵقەکانی پێشوش ئێسێش هەمێ وەڵامی و پرسیارم دەستکەوێ بە بڕوای تۆ ئابم دۆخەوە ئێستا ئێمە ئەگەر ببین بە دەوڵەت چۆن ئەتوانین دامەزراوەکانی دەوڵەت بنیاد بنین و دروست بکەین بڵێنەوە لە نەتەوەیە گرتوەکان و وڵاتان دانەنرێ بەوەی کە کورد خاوێ بێ بە خاوەنی دەوڵەت چۆن ئەتوانرێت دامەزراوەکانی دەوڵەت بوون دا بمەزرێ و بەڕێو ببرێ و بەم جۆرە بەم شکڵە و بەم شێوازەی ئێستاوەکە هەیە کاکە ئارەم ئەوەی جەنابە باسیەکەی مسەغەرەکەیمان بینی کە ئەمە بوو کوردستانی گیانە ئەم وەزعە تێگەی لەبەر ئەوە نامێ متەشائیم بم بەڵام بەم دار و دەستەیە حکوومە ناچێ بەڕێ ئەوە ڕۆشنەکەیە کاچە بزانە مانگە مەعاش چۆن وەرگیرە تێگەی ئێمە بەغا دوشمنمانە بەحساب بەغا زدمانە مەعاشی خۆی بەڕێک و پێچی خەدەماتی خۆی بەڕێک و پێچی ئێمە نەخەندماتمان خەدەماتە نا مەعاشمان مەعاشە وەڵڵاهی بە تەلەڤیزیۆنێ بینم تف لە خۆمەکەم کە منیش مەعاش خۆرم قەیناکە بۆ مەرەگرن من بەڵام ئەم قڕ بەسەرە پیرانە هەریەکەی بە نەوعێک پەکی کەوتووە ئیمڕۆ چێڵێن سبەی نییە بەیانیە چێڵێن عەسەر ئەمە چۆن بەم عەقڵیەتە تۆ توانی دەوڵەت دروستکەی دەوڵەت خۆڕاییە ئێستا جاران هەر خۆمان عیبەکەمان نەزانێ ئێستا دۆلەکانی ژەیزانێ ئێستا ئێران نەزانێ ئێمە بای چەنگین تورکە زانێ ئێمە بای چەنگین بەغاژە زانێ ئێمە بای چەنگین ئەڵێ قایمە ئەمەڵێ قایمەم نردۆ ژەڵە قایمە نەهاتووە ئەی باشە بینی و بەقا هی ئەوەی یا هاتووە یا نەهاتووە باش باسی موچەت کرد زۆر گرنگە تا ئێستا موچە وەکو مەسەلەی سیاست و ناکۆکی نێوان بەغدا و هەرێم و نەبوونی پارە لە خەزێنەی حکوومەتی هەرێم و ئەوانە باس کراوە با ئێمە بین بە ڕوویەکی تریان چۆنەڵی لە پشتەوە بە دیوە قوڵەکەیە باسیکەین بە بڕوای تۆ دۆخی موچە بەم شێوەیە بێ و خەڵک پەرێشان و خەڵک نیگەران و ناڕازی بێ لە باشووری کوردستانە چ کاریگەریەکی لەسەر گوتاری حکوومەتی هەرێمی کوردستانە بێ بۆ حکومڕانیە کە خۆیان لەوانەیە لە نێوانی دووکەوانە بە حکومڕانیەکی ڕەشید وێنایەکە بە هینی ڕەشید حکومی ڕەشید هەموو شتێ حکمی ڕەشید نییە کام ڕەشید کام ئێستا مەسایەکێک بێ من بڵێ پڵان کە زۆڵی متەشائیمی بەو دەرەجێ ڕەش نییە دنیا ئەمانە پێڵەن کاکە تۆ متەفاعیلی ئادەی
عواملێکی تەفاعولم پێ بڵێ بۆی منیش دڵم خۆش بێ و مشارەکە بکەم گوێ لێیە لەبەرەوە ئێمە ئیسباتمان کرد بۆ خۆمان اینجا بۆ دەرود دراوسێ اینجا بۆ عالەم کە ئێمە حکومان پێ نابرێ بەرەوە ئەمەیە حکومەکە کابرێ بەرەوە ئەرز داگیرکە بەبێ مەسەلا ئەرز هەیە ئێستا مەسەلا ئەم مەوزوعی گردی ئەمەی کە هی گۆژەیە کوێەوەی هینیان کردووە هێڵێن با بە ئاوەکەی سەرچنار مهەندەدە بەوەی ئەمە بەعجە جار کە بیر لێرێ ئاوێگە وەستێت ئەچێتە سەر ڕێگە دەمارە دەمخۆش ئێ باشە ئێستا ئەڵێن ئەم ئاوە مهەندەدە بکرێت کاتی خۆی کە من لە وەزیفا بووم ئەو بەنزیخانەی لەوێش کرا هەر دژی وەستان زۆر دژی وەستان و ئێمەش بە تایبەتی لەوە لاخیر هەر کردیان جا لەبەرەوە حکمی ڕەشیدی چی و فێر ئێمە هەر فێرین ببرین بەڕێوە فێری ئەوە نین خۆمە بڕوان پێ بکە ئەو کوردانی کە ئەچنە بەغا یا شارەکانی کە ڕەمزی ڕێک و پێچین ڕەمزی سدقن ئیتر کاکە لەوێ زۆر مەشهورە قسەکەی کۆمپیالەیە تێگەی کەچەکەیت و سەر ئەرزەکەی خۆی ئەمە دەرەچێکە پێسا هەیە باش لە بەشی پێشوە باست لەوە کردوتی هەموو جارێ مام جەلالە وت جەلالم بۆیە بەدڵە کاتێک کە باسی کێشە ئەکا چارەسەرەکەشی پێە با ئەمەوێ هەر بۆ موچە خۆرانیش قسەیەکی جەناب وەکو پیاوە سپیەکە وەکو پیاوی ژمارەکان و پیاوی بە تەجروبە لە چاودێری داراییە هەبێ بە بڕوای تۆ چارەسەری کێشەی موچەوە ئەو موچەش کە فەوتاوە پێوترا ڕبع موچە جاران و ئەو سێمانگەی ساڵی پێشوش کە فەوتاوە ئەمە بەچی ئەکرێ حکوومەتی هەرێم بیاتەوە بە فەرمانبەران وەڵاهی کاگەرم ئەوە تقریبا ئەتوانی بڵێ قەرارێکی سیاسی ئەبێ حکوومەتی عێراق بگاتە ئەو قەناعەتەی کە پارەی ئێمەیە و خوراوە اینجا لە هەرێمی ئەسەنگێتەوە لە پارەی خۆی ئەیە لە پارەی حسەی ئێمەی نەوت و مەوت و ئەمانەکە پرۆشرێت تێگەی مەگەر بەو نوعاجینا بە تەمای حکوومەتی هەرێم بی هەڵا حکوومەت هەرێم دەسەڵاتی بێ و پارەی کێچیش ڕبعی تەوزیعەکە و باقیەکەی ناوژەکەت ئایا حکوومەتی هەرێم بەرپرسە یاخود بەغدا بەرپرسە لەو موچەی لە ساڵی 2014ەوە لە مانگینەوە نیوە موچە دەسی پێکرد ڕبع موچە کۆمەڵە ناوی جیاوازی لێنرا یاعی تاوەکو چەند ساڵێک بەر لە ئێستا ئەمە بەردەوام بوو ئەمە کێ ئەبێ بیاتەوە بە فەرمانبەران کاکە ئەم حەلی ئەم نقطەیە تقریبا ئەتوانی بڵێ حەلێکی سیاسی ئەبێ بکرێت ئەبێ ئیتیفاقێک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا بکرێ اینجا ئیتیفاقەکە چۆنەکرێ ئەوە خوا نەزانن ئەم جیهاتی ئەم ئەشخاصی شارەزای خۆی ئەبا ئەویش دیوانێکی ڕقابەی عەریقی هەیە زمانی عەبدولکەریم قاسموانە هینی بەغا هەر زۆر دیوانێکی عەریق و بە ئیمکانیات و ئەوانن ئەوانی ژیان قەزیەکە خەنە بەردەمی هەردوو جیهەتەکە ئیتر ئەو لە ساڵحی هەرێم بێ بەغا بێ ملزەم بێ لە ساڵحی بەغا بێ ئەبێ هەرێم ملزەم بێ ینی قەزیەکە سیاسیە نەکەرەوەی بڵێ ئەم پارەی نەوراوە بیە لە چی بیە مەسەلە ئەبێ دیراسەی بکرێ بۆچی نەداوە بەغا چەنگی بۆ نردووی تۆ چەندێک سەر بکردەوە باقیەکەی لەکوێوەیە بەچی سەر بوو کەواتە ئەگەر ئەمەش بڕۆینەوە سەر بنچینەکەی هەر نەتیجەکەی ئەو گەندەڵێ ئەوەی بەرهەم هێنا موچە کورد بهێنێت ڕۆژێک حکوومەت هاتە سەر تەلەڤیزیۆن و بڵێ ئێمە ئەم مانگە ڕبعی موچە ئەین بەبەر ئەم ئەسبابانە نە هەر وەختێک زانیوە وتانە مانگە بابە ڕبعی موچەرێ ئەم مانگە نیوەی موچەرێ باش لە بەشی یەکەمی بەرنامەکە تۆ باست لەوە کرد کە لە لیژنەی ئیداری شۆڕش شابووی بۆ لێ پێچینەوە لە موچەی ئەوانەی کە وەرەگیرا بە تایبەتی لە منتیقەی حاجی وەمەران و ناوپردان لە هەموو شۆڕشی ئەیلول بڵێ باشە بە بڕوای تۆ ئەگەر هۆکارێکی کەوتنی شۆڕشی ئەیلول شای ئێران و سەدام حسەین و کیسنجەری ئەمریکی و تەفلیقەی
جەزائیر و ئەمانە بوو بێ دیوێکی تری هەیە بڵین هۆکاری کەوتن و ناتەبایی و گەندەڵی ناوخۆیش ئەمەش بەشێک بوو لە خستنی شۆڕش ئەمە بەڕێی من سەبەبی مباشر نەبوو بەڵام غەیرە مباشر کە شار ڕێکەوت لەگەڵ عێراق و لەگەڵ سەدام حوسێنە ئەمان ئەو ئیمکانیەتیان نەبوو کە مواسەلەی شۆڕش بکەن بە ئیمکانیاتی خۆ ئەو ڕۆژەی کە ئێمە لە هەموو میزانی دنیا احتیاطی هەیە ئەبوایە مقدارێک احتیاطی بهێڕایەوە بۆ ڕۆژی ڕەش احتیاطی بۆ ڕۆژی ڕەشە ئێستا مەسەلا لە میزانی عێراقا یا لە میزانی کوردستانی کوردستانەوە لەو میزانیشی نییە هینێک یەکێک شەریکەیەک دەکاتەوە میقدارێ لە ڕەسمالەکەی ئەبەن بۆ احتیاطی بۆ ئەوەی فەیەزانێک بوو ئاگرکەوتنەوەیەک بوو بوومەلەرزەیەک بوو کە حکوومەت پارەی نەبێ ئەچن بۆ احتیاطەکە تۆزە تەخفیفی مشکلەکەکە بەڵام ئێمە لەوێ کە من لە جیازی حسابی و ئیداری شتەکانیشا ئیشمە کرد و موقعەکەشم گەورە بۆ عەلی عەبدوڵڵا بەڕەحمەت بێ مەسئولی ناحەی مالی شۆڕش بوو جۆگر بوو بە قسەی ئەکردین لەو حدودا کە ئەویش حیزبی بوو لەو حدودا کە مەسموحە تێگەی خۆی هیچ ئەم وڵاتەی تەحتیم نەکرد حیزبایەتی نەبێ تێگەی حیزبایەتی ئەمەی دروست کرد مادام حیزبیە ماشیە ئوموری مادام حیزبینی ئەگەر ئەرستۆش بێ هیچە جا لەبەر ئەوە سەبەبی کەوتنەکەمان فەسادیشمان هەبوو بەڵام بەو دەرەجەی ئێستا نەبوو لێپرسینەوە هەبوو بەو دەرەجەی ئێستا نەبوو تێگەی ینی مەحکەمە ئەکرای خەڵگە گیرا خەڵک مەسا سجنی خەڵان بازێکی تا بوو کە عیلاقی بە سیاسەتەوە نەبوو عیلاقی بەدەستپیسی و لەسەر گەندەڵی ئەوەی لە خەلانە گیران گەندەڵ هەمووی نە بەشێکی نە خەڵان خۆی سیاسی بوو بەڵێ باش ئەکرێ بڵێن گەندەڵی ناوخۆی حیزب تەجاوزی کرد بۆ ناو گەندەڵی حکومڕانی لە باشووری کوردستان و لێنە پرسیینەوە لە ئەوانەی لە ناو حیزبا دەستکەوتیان نەبوو تەجاوزی کردە ناو حکوومەتەوە ئەشەیە کە لیان نەپرسیونەتەوە مەبەستەکەم ئەوەیە ئەو گەندەڵەی لە ناو سیستەمی حکومڕانی لە باشووری کوردستان باسەکرێت وە هەیەوە دیاردەیەوە تۆ تەنانە ناوێکی تریشت لێ ناوە کاڵی تاڵانی ئەکرێ بڵێن گواستنەوەی مۆدێلی ئەم گەندەڵێن لە حیزبەوەیە بۆ حکوومەت یا تەنها ئەم دیاردە لە ناو حکوومەت و فەرمانڕەوایی ئیداریایە ئەزای چی خۆی قەزیەکە ئەگەر سوالەکە نەوعیکە بکەی ڕەم بە زیاتر هین بکە مۆزوعی گەندەڵی لە حکوومەتە یەت بۆ حکوومەت ئەوانەی ئەرز وەرەگرن ئەرزەکە لە حکوومەت وەرەگرن ئەوانەی ئیجازەی ئیسیسمار وەرەگرن ئەم هینانە بن بە عاسمانە لە حکوومەتی وەرەگرن بەس عەقڵیەت و کەلتورەکەیە یعنی ئەوانەی کە ئەوە وەرەگرن ئەوانەی کە ئەوە وەرەگرن حیزبین باش معناوێ حیزب نەقڵ بوو بۆ چۆ بۆ حکوومەت ئەگەر قطعی ئەرز بن بە یەکێ مۆڵێکی لەسەر دروستکە لەکێ داواکە لە حکوومەت داواکە کەوابێت کە حکوومەتیش بەبێ شرود ئەیاتێ ینی ئەو خۆی داواکردنەکەی غیرە قانونیە حکوومەتیش کە بۆی جێبەجێکار غیرە قانونیە لەبەرەوە یەک لازم و مەلزوم یەکن مەبەستەکەی من ینی پەیوەندی بە پەروەردەکەوە ینی پەروەردە حیزبی و سیاسیەکە بۆ خۆی ئەگە تۆ خۆت پەروەردە هەپم کە قسەکەش پێڕم پەروەردە ڕێکوپێک بێ تێگەی ئەم شتانە نابێ هۆی نەپرسینەوە هەیە بەعزە جارێت تۆ دزی ناکە هێڵن کاکە چێ هینی کردو چێ هەڵیاوی کەی زەمانی نەزاهەت و ئانێم خۆم بیستومە تێگەی کاکە دەوەنە دەستدا مەگرە کاکە وا کاکەوە تا قڕیان ئاوا کرد بەسەر کوردستانە بەڵێ بە بڕای تۆ کاکە جەلال ئەم دۆخە ئایندەی هەرێمی کوردستان بەرەو کوێوە وەڵا بەرەو بەڕێی من کار چەندە پێم خۆش نییە و قسەکەم بەرەو تاریکێکیە با هەرمە پرسە ئیلا
ئیرادەیەکی ئیلاهی معجزەیەکی ئیلاهی ببێ کە ئیتر بە طریقەیە لە طریقەکان تۆزە هین بێ ئەجینا تەوەقوعی خێری لێ ناکەم چونکە چێ ئەگری بە چێ ئەڵێ چەند کەس حەبسەکەی چەند کەسینەکەی علاکولێ بەڵێ یەک دوو دروشمت تۆ لە ژوورەکەی خۆت هەڵواسیوە مەشهورە کتێبەکانی خۆی شتیایەتی یەکیان پێما بێ قەولی ئیمامی عەلیە فەرمی السەخاء أن تكون بمالك متبرعا وعن مال غيرك متورعا ئەڵێ السەخاء أن تكون بمالك متبرعا وعن مال غيرك متورعا ورع هەیە لە دینە ورع خۆ پارێزی وەرە ئەڵێ سەخاوەت ئەوەیە لەسەر ماڵی خۆت سەخاوەت بکەیت و پارە بیت و هەر شتێک بێ کە بی حەیوانە خانووە ئەرزاوە إلى آخره سەخاوەت ئەوەیە لەوەی کە هی خۆتە بیدەی بەڵام بۆ ماڵی خەڵک وەرعبی تێگەی ئاگا لێبێ سەخاوەت نەکەی کاکە ئەو فەقیرە هاتووە بڕۆ شتێکی بەرێ شتێکی بەرێ بە کوردی پیاوەتی بەسەر حەمامەوە شعارێکی تریشی هەبوو وەڵاوی سمبی شعارێکی کەش ئەڵێ کەیفی خۆ داگەرەی خوێنیتەوە عفو يكون المسؤول قويا إلى أن يطلب شيئا لنفسه يكون المسؤول قويا إلى أن يطلب شيئا لنفسه مسؤول لا هر إيش يكابيه تا أو وقت بهذا كهيتي وخوي دعوانا كبشي نفسي خويت يعني ومن بشرفي شمسيان بوخوم وأم قصية قابلي شاهين بها يعني بلاو بيته بلين والله راسي نكر أوتي منهم لحكومتها يكفلسم لحكومة داوانا كدوا يكشتم لحكومة داوانا بلكو بعكس وانه مخانو ماوە مەکتەبە ماوە يعني دێ مەسەر ئەو باسانە تۆ ئەم دروشمانەی باسمان کرد ئەمانەت ئەویست بە تەواوی جێبەجێکەی لەناو بەسیزە خۆمەوە جێبەجێم کردبوو تێگەشتی و حەزیشمە کرد بەڵام نازانم خەڵگەمانەی پێخۆش نییە وەختی خۆی داوای کەمکردنەوەی مەعاشەکەم کرد کاکە ئەمە چیە بۆ دروست کردوین و ئەم نەخۆشکە تۆ ئەو ماوەی چەند ساڵە لە حکومەتاوی یان لە چاودێری داراییە بووی با بڵێن ئەو سامانەی کە هاتە بۆ خۆت سامانی سروشتی جەلالی ساماغا خۆیەتی یاخۆت لە ئەنجامی موچەیە کە مانگانە وەرت گرتووە لە حکومەت و هەد بووە کۆت کردوتەوە و تۆش بەشێ بووە لەوەی کە لە حکومەت وەرت گرتووە ئەم پرسیارە تۆزی ڕاشکاوانەیە ئەم پرسیارە وەختی خۆی هینت دەکرد ئیسیمارە پڕە کردەوە کە تەعینە بووی چیت هەیە لە بانقە لە ئاڵتونە لە شتی بە قیمەتی ناوماڵە ئەو ڕۆژەی تەقاعود دەبووی بزان خانووەکە بۆ بە دوو خانوو مەسەلا ڕەسیدی بانقێ ملیۆنێک بۆ بە 10 ملیۆن یەن مەحاسەبە دەکەن ئەمە لەکوێوە هێنا تێگەیشتی بە نیسبەتی ئێمەوە چ باوکم چ دایکم هەردووکیان متەمەکن بوون دوکانیان بۆ بەجێهێشتین خانوویان بۆ بەجێهێشتین تێگەیشتی ئەرزی دەرەوە کە ئێستا ئەرزەکەی دەرەوە ماوە دێ باوە مەنگان پشتی معمەلی چیمەنتۆکەیە لای هینەوە لای مغاغ و ئەو جێگانەوە نازام دەور و پشتەکەی اینجا خۆیان مەسا و مەکتەبەی کە بەناوی خوشکمەوەیە خۆی پارەی بۆ ئاڵتونی بووە پارەی وەرەسە پارەی خۆم تێگەی توانیمانە ئەوانەی لێ بکەین دەستخۆش من هەندێک پرسیاری تایبەتی لێکمانیشە پێشەوەی بڕۆین لەوە برادەریشم بوو بێ پارەم با بێتێ سەهمی یاومە تێ و سەهمەکە زۆر زیایی هێناوە ئەگەر دینارێکم ما بێتێ 100 دیناری هێناوەتەوە لەو سەهمانە سەهم یا ئەتۆپێ ئەکەوێ یا زۆر بەرزە بێتەوە بە پێی وەزعی جێگانە
تۆ لە ماڵەکەی خۆتانە بەر لەوەی کە ژیان ئاوایی کەیوە وەکو جۆرێک یان لە وەسیەت لە دوای خۆت کۆمەڵە شتت بەخشیوە یەکێ لەوانە ئەم ماڵی ئێستا ئێمە دانیشتوو ئەم بەرنامەی تیا پێشکەشەکەین ئەم ماڵت بەخشیوە بەخشیوتە بەکێ ئەم ماڵە وەختی خۆی وەکیلی وەزارەتی دارایی بوو ئێستا سوورەت قەیدی ئەم خانووە کچی بۆ تاپۆ بە ناوی وەزارەتی سەحەوەیە بۆ لەو هەموو وەزارەتە خەدەمیە سەحەت هەڵبژار من چەند وەزارەتێکەیە زۆر مقەدەسن لە یەکێکیان سەحەیە ئەگەر سەحە بێ بە معنای کەریمە یەکێکیان ئەوقافە ئەوقاف ئەتوانێت ئەگەر مەلا نەبوو بێ بە پیاوی حکوومەت و ئەو شتانە مەلا ئەتوانێت ئیسلاح بکە تۆ بزانە ڕۆژی جومعان ئەم گەڕەکە چەندێکێ بۆ نوێژی جومعە تێگەیشتی ئەو مەلایە کە خۆتمان بۆ ئەگەر ڕێک و پێک بێ و مەلا بێ و دینار بێ باسیەوە کا گۆشت گران بووە گرانی مەکان شەکر گران بووە گرانی مەکان یعنی تەوجیهاتێکی ڕۆحانیان بووە کە بەڵام لە عینی وەختیشە تەوجیهاتێکی وەکوڵەیە ئەوەیە کە مجتەمەع با بەڕێوە دوای ئەوان وەزارەتی تەربیەیە تەربیەی ئێمە تا حەدێک لە تەربیە بەداخەوە تەربیە ئەوەیە کە ئێستا مناڵی ئەوانەی لە خارج هاتوون تۆ من خزمەیە لە خارجاتەوە ئەڵێ بابە چۆن ئەوەکەی مامۆستا پێ بچنەوە نابێ بکەن بابە وەڵا تەلفۆن بۆ شورتا کەم تۆ فڵان شتێک کردووە ئەوە تەربیەیە مناڵ تێگەی بەو نەوعە تەربیەراون لای ئێمە کا دەرسی تەربیە هەیە لە تەربیەی ئێرە کا دەرسی یەکەم ئەکرێتەوانێ بڵێن بابە وا پەڕنەوە لە جادە وا مەحافەزەی درەختەکانی سەر جادەکەن جاران زمانی من ئەندامی مەجلیسی بەلەدی بووم درەختمان ئەکڕی لە ئێرانەوە ئایانچان ئیمڕۆیانجان سبەینێ چون قیمەی نامیەکەیان ئەشکان و شگە بوو هەتا وامان لێ هات گەیشتینەوەی بڵێن کولی ماڵێک ئەبێ ئاگای لەو دەرختە بێکا لە بەردەمی ماڵەکان بێ ئەگەر نەبێ پارەکەی لێسەنی بەوە تقریبەن تۆ زەرناجا بووین تێگەی جا وەزارەتی سەحایەکێکە لەو جێگانەی کە هەمومان ڕێمانتیەکەوێ ئێستا من شتێکم لێوێ لە ماڵاخۆ نامبن بۆ ئەوقاف نامبن بۆ تەربیە ئەمبن بۆ سەحا لەبەر ئەوە یاوتێ بکرێ بە بنکە بۆ بنکەی سەحی بۆ گردەکە باش ئەی کەلوپەلەکانی ئێرەشت هەر ئەوە ماوە بە بنکەی ژینم خۆشەوێ عەلاقەم لەگەڵیانە هەیە وەختی خۆی شتم بۆ کڕیون ئێستا بە ناوی منەوەیە لە بنکەکە ئەم مەکتەبەیە و قسمێکیشم لەسەرەوە هەیە یعنی لەناو هەموو بنکە کلتوری و مێژووی و شتانە تۆ بنکەی ژینت پێ باش هەمووی هەیەە ئێستا بنکەی ژینی زۆر قرس و قەمەر بووە جۆ لێە زۆربەی خەڵک وەسێ دەکاڵێک کتێبەکانم بن بە بنکەی ژین باش تۆ دوای ئەوە شتێکی کە هەیە زەوی وەرگرتووە لە حکوومەتە بەڵێ زەویەکەت چی لێ کرد ئەمەیە کە کراوە بەم خانووە ئەم زەوێت وەرگرت لە حکوومەتی هەرێمە وەختی خۆی ئەندامانی مەجلیسی بەلەدیە کە من یەکێکی بووم کاکۆسەر ڕئیسی حکوومەت بوو یاوی بە دهۆک و بەهین یاوی بە دهۆک و بە هەولێر داوایان لێ کرد لە هاتنیا هەندوەلامان وتیان کاکۆزت هۆ نابێتەوە فەرق و پرۆک بکەین ئێمە وەرمان نەگرت و ئەوانش کتابێکی هین عەدەدی ئەندامانی مەجلیس بەخوا ئەزام دەوری 8 کەس بوو لامە ناوەکانم لایە بە ئیستیسنا لە هەموو هینێک ینی ئەرزیان ئەرێتێ بە ئیستیسنا لە هەموو منعوو شتێک من ئەو ئەرزە کە وەرم گر یان بە دیوان باشەڵەن تۆ بۆش ناسراوی دژەپارەیت شتێکی باشەوترێت زەین چی کاگارم دژەپارە لەوە هاتووە هەرچی خراپە کرێ بۆ پارەکرێ دەست هەر بۆ پارەیە
وەنیە سایکە بۆ جی دزیەکە ئافرەت دۆر لە ڕێی خەیرینیان کە خراپاکە هەر بۆ پارەیە لەبەر ئەوە ئەم پارە چڵکردە زۆر شتی ناشرینی پێکرێ بۆیە دژیم ئەوەنە قوتێکم ببێ تێگەی کە بیخۆم ئیتر باقیەکەی یعنی نان بێ جل نیم بێ خانوو نیم بێ پێڵاو نیم دۆ لە ڕووی تۆ بێ ینی هەرچی بۆ سەرزەماتی حیات هەیە هەمە بۆ ئیکتیفای ذاتی خۆم ئیتر هەوڵی ئێسام ژوورە پڕکە هەموو جارێکە لەم لە بلۆکی ئاڵتون نە لەمە چاکتر لە بەرەکەم نە لەمە چاکتر لە پێکە نە لەمە چاکتر ئەخۆم ڕاستە شتێکی تر ڕۆژێک ئاگام لێ بوو لێرە تەلەفۆنێکت بۆ هات پێم وایە بڕێک لەو پارێت بەخشیەوە بە نەخۆشخانی هیوە ئەوە نەم بەخشیەوە ئەی بەخشم ئەو پارەیە آخر بڕیارەکەت داوە تعجبکە بەڵێ ئاگاداریشم کردوون ئیستیغلالی بێدەنگی من کرا چەند ساڵێکە تەوزیعی ناکەن ئەخە بۆ بە 6 ملیۆن باشە وتە مادام ئێوە تەقدیری ناکەن و ئایانویست عیباریشی بکەن پارەکە وتم کاکە ئەیەم بە خەسەخانەی هیوا زۆر کەسەیە خەسەخانە پارەی نییە دەرمام کڕێ تێگەی ئەو کەسە خۆشی ئیمکانیاتی نییە لەبەر ئەوە ئەو هینە ئەو پارەیە ئەم بە خەسەخانەی هیوا بە عینی شروط اینجا تا ئێستا مەجالم نەبووە ئەو شروط توشتان دابنم عقدەکان لەگەڵا ئیمزا بکەم بەڵێ شتێکی تر هەیە پرسیارێکە زیاترە بۆعدێکی دینی و ڕۆحی هەیە تو ئەمانەی کە باسیەکەی لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی ویژدانیەوە باسیەکەی تا چەند ئاین و دین یا بڵین ئیسلام تەئسیری هەبووە لەسەر داڕشتنی کەسایەتیت و کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە تۆبی ئەمانە ئەوەی پێوە تێبڵین لەبەر خاتری خوابی بەخشیت و بۆ ئەوەی پاداشتێک وەرگریتەوە لە دوا ڕۆژە ئەمەش بۆ خۆی پرسیارێکە وەڵی کاگەرم بۆی درۆن لەگەڵانەکەم بۆ ئەوە نایکەم هەر خۆم بە تەبیعات حەزەکەم ئەجینا وەکو خێر مەسەلا بۆ هین بۆ ئەو خەسەخانەکەی ئێوە بەخشین من تا ئێستا مامەسا عەلی باپیری ژەزانی و کاک ئەحمەدی حاجینی تا ئێستا 2 جار عەرەبانەی کارەبایی ئاخر مۆدێلم بۆ کڕیون بۆ ئەوانەی خەسەخانە ڕێ ئیمکانێتمان نییە بیکردین ئەوەی بە تەمامی چکەشان بۆ ئێوەش بەخشینە خێر ئاخر ئەزانم بەخشینە ڕاست بەڵام بۆ ئەوەی ڕاست بم لەگەڵ تا هەموو کەسێ حەزەکە خوا لێ ڕازی بێ تێگەی هەموو کەسێ حەزەکە شتێک نایبنی خێر بەڵام زیاتر من بۆ پێویستی ئینسانەکە ئەیکەم نەک بڵێ قەسرێکم لە باشتا بۆ دانرابێ گوێی نامێ لە عمر مافیت نیم نەکردووە کەسم ناوە بەڵام ئەوە شەیە خۆچاوەڕێی هەمومانەکە گوێ لێە یعنی حەزم کردووە مەسەلا 5-6 ملیۆن دۆلارم ببێ 2 خەسەخانە بکەم وەکو خەسەخانەی ئەم درۆزنانە نا کە بە ناوی میلەتەوەی کەن و فەقیرەوە جار و لە گرانترە لە خەسەخانە ئەهلەکانی کەش چۆنەوانە لەزانم ئەوە بزانم هەر 2 مەکتەبیشت دروست کردووە بەڵێ ئەوە 2 خوشکم یەکێکیان زەکێ خوشکم بوو وەختی خۆی مدیری زانەوەی سولا بوو لێرە هاتن کە دیراسە بۆ بە عەرەبی وتیان بڵێ دراسی عەرەبی باشە نەیکرد کە نەیکرد حکوومەت نەقلی کرد بۆ چۆ شوشی نەکرد بوو نەقلی کرد بووە ئەو جگای نزیکی بەسرا تێگەی هەتا کونیە برا دەرێکە بوو لە حکوومەتە وەزیر بوو حزبمان بوو ئەو هینی کرد نەقلەکەیان بۆ لابەر بەس کردیانەوە بە مامۆستا نەک مدیرەکەی ڕۆی ئەوە یەکێکیانم بۆ ئەو خوشکەم کردووە خوشێکی کەشم هەیە زۆری حەزەکرد مناڵی بێ مناڵی نەبوو تا عەمری خوای کرد ئەمەم کردووە بە ناوی هینەوە باخچەی مناڵانی ئەختەری ساماغا ئەوی کەشیان قوتابخانەی 12 پۆلی
زەکی ئەمەری ساماغا. بەڵێ بەڵام لە ڕێکی تریشەوە شتێکەیە بابەتێ زۆر جاوتێ بابەتی وەرەسە یاوەی پێوتێ میرات لە کوردیان ئێوە بۆ خۆتان ئەم جۆرەشتانە لە نێوانی خۆتانەکەی بەخشن ینی هەندێک نابێ بە معارەزە و ناری ناکەن کێشە دروست ناکەن چونکە حسەی ئەسەدی هەموو شتەکان لای من بوو ڕووشیان ناهات تۆ مەکتەبێت دروستکەی بڵێ پارەکە بە ئێمە تێگەی تقریبن ئەکسەری خوشکم خۆی مابوو کە عقدی لەگەڵ کاک دڵشادا ئیمزا کرد کە شوقەیەکێ بوو شوقەکە یا بە تەربیە و فرۆشرا و ئەو پارەیە جزئێک بوو لە دروستکردنی باخچەی مناڵانەکە. من سوپاس دەکەم ماوەی بەرنامەکەم تەواو بێەوە ئەمەوێ ئەمە سێ حەڵقە بەرنامان تۆمار کرد لە ناو جدیات و لە ناو ژمارە و ئیداریات و لێپێچینەوە و زۆر جار هەڕەشە و ئەوانش کە باس کراوە لە ناو ئەم بەرنامە تۆ زەمنێکی زۆر لە ساڵی هەفتاکانەوە چویتە ناو شۆڕش لە دەرەوە و لە ناو خۆشە لە دوای ساڵی 2000ەوە و لە نەوەتەکان بە دووە و لە دوای 2000 بە تایبەتی تر لە ناو ڕقابەی مالیا بووی شتی جدیمان زۆر باس کرد ئەمێ ئەگەر شتێکی خۆش نوکتەیەک لە ناو ئەمانە ڕووداوێ ڕوویا بێت جێگەیەوە بێ کە باسی کەیت و بینەرانیش تۆزێ بخینە پێکەنینەوە و دڵخۆش من دوای سێ حەڵقە متابعەم بەرنامەیان کردێ باسیکەی بۆیان فەرموو. وەڵا کاکە بڵێم چی یعنی زۆر شت هەبووە ڕووی داوە ئەوەی ئێستا حازر بێلام من مدیری ئیدارەی جامیعە بووم هەنگێ شت ئەو مامۆسانی کە هاتنە دەرەوە لە ڕێگای منەوە گەر تەڵەبێکیان بووە شتێکیان بە من بۆم تەقدیمەکردن دوایە کەوتمەوە کە ئەنەوە لە زال مدیری ئیدارەکەم کە لە سلەیمانی بوو هەفتاکان بڵێ هەفتاکان بەڵێ هەفتا و چوار چوینە دەرەوە هەنگێک تەڵەباتی تەقدیم کرد و بچێ بۆ خارج هەنگێ جێگای نووسنی خراپ بوو هەنگێک ئازۆقەی نەبوو تەڵەباتیان هەبوو منی شەر تەئیدی ئەوەمە کرد کە ئەمە فعلا منتەسیبی جامعە و دکتۆر فڵانە و ویسارە کاک ئیدریس بەڕەحمە بێ ئەو تەڵەبانی ئەبینی جاری پێشوش باسم کرد خانوەکانمان بە تەنیش یەکەوە بوو ئەو شەوانەی کە ئەمایەوە و تەڵەباتی خەڵکی ئەبینی و ئەمانە کە هیلاگە بووە هات وەلای ئێمە ئاهات خانوەکە چی تیا بوو دکتۆر کەمال مەسەری تیا بوو بەڕەحمە بێ کەمال خەیاتی تیا بوو بەڕەحمە بێ و فەرهاد عەونی تیا بوو ئەو شکر ماوە و بەندە ئەها دانیش و سوالمان لێ کرد وەزع چۆنەوە چی چۆنەوەمانە و من بە دڵیشم بوو ئەفکاری هەموو جاریان بووە مکەم کاگریسە گەورە بێ ڕەمە نیمچە کیسنگەرێکی لێ دروست بێ مطلع بوو لەسەر ئوموری دنیا مطلع بوو لەسەر ینی بۆی شەرحەکردین ڕێک و پێک بوو خەبەرێکم بۆ هات کە مامۆستاکان کۆ بکەمەوە هەنی خەبەریان بەمێ کۆکردنەوە نەک من وەڵا خەبەرمانێ و کتم فڵان وەخت و لەوێ لە ئەرز دانیشتین لەسەر ئەرزی ڕوو لە ناو خێمە لە ناو خێمە بەڵێ لە ناو ئەرزا بووین دەور و پشتی خەیمەکە داردا کوترا بوو خەیمەکە بەو داراوانە ڕەبە دەکرا دانیشت بووین لە زمنی قسە و باس و ئینتیقاد و تەئید و ئەمانە قۆریەک خۆی کرد بە ژوورە بەو جێگا بۆشانە کە هەبوو قۆری ئەوەی پێوتە قومقومەکە ناوەی بەخوا نەزەم شتێکە وەکو تیمساح وایە بچووکێکە قومقومەکەی تقریبا درێژی نیو مەتر هەبوو ئەو حدودە خۆی کرد بە ژوورە کە خۆی کرد بە ژوورە کاکە هەموو ڕایان کرد و ئەیانگوو نازان میزی هەیە ئاوێ شتێکی کا بە ئەو کەسە گەڕە بێ شتێکی وا نەقلە بوو وەڵا خۆیان نا تقریبا 15-20 کەس بووین خۆیان نا بە چادر کەوت و تێی کەوتن و لول بوون ئەمانە حیمایە هاتن و خێرا چادریان هین کرد و دەقێ دوو دەقا
تا هەموو کەوتبووینە ناو هینەکەەوە ناو درەکەەوە ئاڵا بووین چ من یانجا قسەکە نەکەم بەوەی کە بڵێ من ئازام بەسەری باوکم بەس من و ئیدریسین بووین ماینەوە تایە بەڵام ئێمەش کەوتە بووین تێگەی چووکە یەک بەسەرێکە کەوت و هینەکەش گەورە بوو ئەو چادرۆمانە وەڵا هەتی چۆنە بێ دەریان هێناین و کۆبووینەوەیانی زانکۆی ڕاونە بەڵێ 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 باش زۆر سپاس ئەندری زووتی وتی کاکە کەس شعور بە ناخۆشی و پشت نەکە ئێمەش کە ڕامان نەکردو من بیزات بە ئەنی خۆی لەبەر ئەو بوو لە مناغیەوە ئێمە لەگەڵ ئەم شتانە ئاژین دوو پشتماڕوانە لەبەر ئەوە ئێمە ئازانین کە ڕامان نەکرد ئێمە ڕاهاتون لەگەڵ بەزەکە بۆی تەبیعی کاتەوە باشە سپاس دەکەم من بەرنمەکەم کۆتایی پێهات بەڵام ئەمەوێت لە میانەی ئەم سێ حەڵقەی تۆمارمان کرد جێپەنجەیەکی خۆت بۆ بەرنامەی جێپەنجە بەجێ بهێڵی لەم دەفتەرە شتێکمان بۆ بنووسیت تاوەکو مێنێتەوە لامان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی جێپەنجە بەشی سێم و کۆتایی لەگەڵ جەلالی ساماغا تاوەکو بەرنمەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە.